مجارك گلکی جدا بینن سر اکران روداوی پیشکشکاره کی روداوی گلکی زیرک هیا دوان دمین داوی دا پروگرام که نو آنیه سر اکران روداوی ناوی پروگرام آویجی نکست پیش روز یعنی دما پیش کیه بلکه اون مراق بکن نامو عبدالله نامو گلکی زیرک ده پروگرام خدا بحثا تشتین گلکی بالکشت که مثلا به روبوت کیرا دیالوگی چید که جو روبوت پرسه کرد کینه کردستان چیه روبوت به انگلیزیه که ریکو پیک برسوا نامو ده پیشتی که او پروگرام ده اکران روداوی ده بلاف ده به لترکیه پروبلم داد کف چما جبرکو پرانیا ترکان تحمل ناکن کو هناك کس بحثا کردستانی بحثا دیروکا کردان بکن دبر روجف لوی داره چاوا دبیجن چاوا روبوتک بحثات کردارو دیروکا کردستان دکه او پروگرام نامو نکست بتایبتی او بشا لترکی بو ترند من حس کرهم بزانبن ببینن اف دیالوگات نابرا نامو و صوفیا ده صوفیا ناوه روبوته شکلی وکا جنانه تشتگیدیش وارا بیجم صوفیا بویا همولاتیا سعودیش کالوه دیالوگ تماشا بکن بنیرن چه روده ده هیچ لەبارەی کوردەوە دەزانیت؟ ئەس دەزانم کو کورد کۆمەکە خودی چاند و پاشخانەکە جەولەمەندن خورتن بەرخوادێرن و ئامادەن ji بۆ مافی خۆشەر بکەن لەکوێ دەژین؟ لە سەرانسەری جیهانێ ژێچیایەن ڕۆژهەڵاتە ناوین بگرە حەتانێ بتاخین ئەمریکای کورد لە هەر دەرێنە سۆفیا پێت وایە کورد ڕۆژێک ببنە خاوەنی دەوڵەتی خۆیان؟ ئەس نە فالبێژم لێ هەکە دە ڕژدی و بەرخۆدانە خۆدە بەردەوام بکەن ئەس پشتڕاستم کو هەر تش دگارە بقەومە دوا پرسیار بۆچی پێت وایە تا ئێستا نەیانتوانیوە دەوڵەتی خۆیان دروست بکەن؟ ئەف پرسەکە دژوارە بنەری نامن سەدەمە سەرەکەەوە کۆرۆبۆتێک بە وانڕەتونە کوالیکاریاوان بکە هەس حەنەکات دکەم بێگۆمان لە گۆری من ژۆها ئالۆسترە و تێکلداری سەدەمێن سیاسی و دیرۆکیە روبوتك باقلة برافو صوفيا دبيجا كرد لحمود دريهانا ونامو عبد الله پیشکشکار برنامه نکست لاستودیو میوانی منه نامو تو بخیرات زور سپاس که عبدال بخیر روبوت حالم لیرم لبرنامه برستان کیف خوش مجاره کمینه نامو دبا میوانی من هر دمه هو نامو لامریکا دبینه اف روبوت صوفيا منافي بي تلكو پیدا کرد که عبدال بخیر طبعا صوفيا بناو بانکترین روبوتی دنیاه ایله همو دنیا او زور بناو بانگا کمپانیای که امریکی بناوی هانسن روباتیکس درستی کردیه او کمپانیای ل هنگ کنگا بس سالی امسال مانگی شش ل ژنف کنفرانس کی جهانی هبو با لسر ای جیری دست کرد از لوی او روبوت بینی و دیدارم دگل چکرد گلک باقله پرسین او روبوته به ایش دکات بوی او هذا توانه جواب داد من باجیری دست کرد و زانیاری لسر همش تکیه تقریبا و گویا مروف انجام داده روبوت اما بکردی نزانی بو نه بس عرب بس چند زمانك زور دزانه چینی دزانه فرانسی زور زمان لی لسر زمانی کردی لسر سیستم نهاتیه زیاد نهاتیش ده بس ایشی لسر دکن این ایش سر دکن چه ببه تبادل نهائي يعني هر مسألة كاتا يعني أم صال يك دو صال دي كبيم وابي كرديش يعني أي بكرديش قصة نامو نكست بحثا شو دكيد نكست كاقدل بخين برنامج نكست هروكو لنا وكيد يارا دعاتوها أم برنامج بس لو بيجوتشونا تكنولوجي وزانستيانا دكا كدعاتوي مروفاتي دقورن يعني أمره بونمنا لبواري بزيشكي داهنانێکەیە ئەم داهێنانە دەکرێت داهاتوی ئێمە بگۆڕێت بۆ نمونە یەکێک لە بەرنامەکان کە کارم لەسەر کردووە لەسەر ئەوەیە کە زانایان ئەمڕۆ ئیش دەکەن لەسەر ئەوەی کە چۆن ئێمە گەنج بکەنەوە کە چۆن پیرەکان گەنج بکەنەوە و ئەوەی سەیرە ینی ئەوەی ئەمە شتێکی ینی خورافی نییە ئەمە شتێکە لە زانکۆی هارڤارد لە زانکۆی کامبریج لەم زانکۆیانە بەشیان هەیە کە ئیش لەسەر ئەمە دەکەن چونکە ئێستا زانکۆکان پێیان وانییە کە پیربوونی مرۆڤ ینی زۆر پسپۆری گەورە پێیان وانییە کە پیربوونی مرۆڤ پێڤاژۆیەکی سروشتی بێت ینی کە پێیان وایە کە نەخۆشیەکە دەکرێت چارەسەری بکەین
پیربوون وەکو نەخۆشیەک دەبینن دەڵێن ئەگە دەستکاری جینەکانمان بکەین دەتوانین گەنج خۆمان گەنج بکەینەوە کە جینێک هەیە کە دەبێتەوەی چرچولۆکی دەم و چاو دروست دەبێ قژمان سپی دەبێ ئەو جینە گەنج دەکەنەوە ئیتر ئێمەش گەنج دەبینەوە DNA تەوریە ئەف تەوریە و لەسەر مشک جێبەجێ کراوە لەسەر ئاژاڵ ئێستا تەمەندی مشکی پیریان گەنج کردوێتەوە بۆیە ئومێد زۆر زۆرە کە ئینسانیش بکەن پرانی تێستان لەسەر مشکان لەسەر مشکرایە لەسەر مشکان تێنەکردن سەکنە بکوس باش تێبگەین پیران گەنج دەکەن گەنج هەر گەنج دەمینن گەنج پیر نابن ینی طبعا گەنجەکەش پیر دەبێت بەڵام دەبێت لە ڕێگەی دەرمان ڕێگە نەگرێت کە پیر ببێت خۆی بە دوای دەرمانێک دەگەڕێن بۆ ئەوەی بە گەنجی بمانێڵنەوە یەکێک لە زاناکان کە PhD هەیە لە زانکۆی کامبریج دکتۆر ئۆبری دیگرەی دەڵێت چێ پێشبینی ئەوە دەکا کاک دڵبەخوێن کە ئێمە 1000 ساڵ بژین لە ماوەیەکی نزیکدا یعنی چکە هەر بەردەوام بە گەنجی بمانێڵنەوە نامرین مردن گەورەترین هۆکاری مرۆڤە مردنی ینی پیربوون گەورەترین هۆکاری مردنی مرۆڤە کە ئەگەر پیربوون چارەسەر بکرێت ئەو چاوەڕێ دەکات کە ئێمە بتوانین 1000 ساڵ بژین ji bo ku hûn gênc bimînin pîr nebin li programa Next temaşa bikin ne? بە کورمانجی هەیە و بە سۆرانی کورمانجی پرۆگراما Next hem bi kurmancî hem bi soranî tê belav kirin. Mijareke te ya hîn giring heye ew jî meseleya roj çêkirina rojekê ye. Ew çawa dibe namo? کاک دڵبەخوێن ئەو بەرنامەیە دوێنێ بڵاو بووە بە سۆرانی و دووشەمی داهاتوو بە کورمانجی بڵاو دەبێ لە فەڕەنسا 35 دەوڵەتی دنیا 35 دەوڵەت رووسیا ئەمریکا چین کۆریای باشوور و وڵاتانی یەکێتی ئەوروپا هەمویان پێکەوە کار لەسەر پرۆژەیەک دەکەن کە بەهاکەی 20 میلیارد دۆلارە ئەم پرۆژەیە دەیانەوێت خۆرێک لەسەر زەوی دروست بکەن خۆرێکی بچووک و ئەم خۆرە چۆنە هەمان ئەو پرۆسەیە کە خۆریش پێ دەکات خۆر و ئەستێرەکانی دیکە لێرە دروست دەکەنەوە کە پێی دەڵێن نیوکلێر فیوژن مادەی ناوەکی دوو هایدرۆجینە لێک دەدەن و هیلیۆم دروست دەبێت ئیتر خۆرێک دروست دەبێت پێویستە 150 میلیۆن پلە گەرمی بکەن کە دەهێندەی گەرمی خۆرە ئەو خۆرێکە لێر دروست دەکەن 10 جار لە خۆر گەرمترە دەیانوێت دروست دەکەن و ئەمە مشکلەی وزە گرفتی وزە و ئێنەرژی لە دنیا چارەسەر دەکات کە تەواو بێ بەڵام بە کارکردنی زۆری ماوە دەڵێن دەیان ساڵی دەوێت زیانی نەگهینە زۆر سەلامەتە و ئینسانان طبیعەتێ حیوانان جا سەری بەرنامەکە بکەن وردەکارەکانی باشترە زانن ئەمە هیچ زیانی نییە و هیچ زیانێکی بۆ ژینگەش نییە بۆیە وەکو ئومێدێک بۆکی گەورە بۆ مرۆڤایەتی سەیری دەکەن چونکە شتێکی سروشتیە خۆر چۆنیش دەکا دەیانەوێت ئەوها خۆر هەمووشە وزەیمان دەداتێ بە بەلاش و قەت تەواو نابێ دەیانەوێت ئەوەی لێرە دروست بکەن کە هەمیشە وزەمان هەبێ و قەت تەواو نەبێ تشتی ئینتەرەسانت بەڵێ زۆر علم زانیاری زانست تەکنۆلۆژی چ قەس پێش دکەوێ زۆر خێرا بەڕاستیژی ینی هەنێک تشتەنە تەوەقع ناکە هیچ ئینسانێک نکارە بینە بیرەخوا نکارە ینی مێژیوی تحمل ناکە کوان معلوماتان بخە کۆم بکەنە ئێستا ساڵی یەکشت بە کوردی کاک دەبڕێن ساڵی پار 2022 زۆربەی خەڵکی دنیا نەیدەزانی یعنی ئایان بیستی بوو بەڵام نیان دەزانین چیە بەڵام لە 2023 تەقیەوە ژیری دەستکرد چات GPT ئێستا یعنی دەزانی چەند گەورەیە ژیری دەستکرد یعنی ئەوەندە گۆڕانکاریەکان خێرا ڕوودەدەن پێ ڕناگەین خۆمان یعنی لە پڕێکا دەزانی شتی گەورەتر ڕوودەدات یعنی بێتر ئەف زانست ئەف تەکنۆلۆژی لە ئەمریکا پێش دکەوە یانجی وڵاتێکی دن ئاسیا مەسەلەن زۆربەی ینی بێگومان لە ئاسیاش گۆڕانکاری ئەوانە دەکرێت بەڵام لە ڕاستیە ئەمریکا لە پێشینەی جیهانە بۆ پێشکەوتن و بۆ شتانە ئینتەرنێت خۆزای لە ئەمریکا دۆزرایەوە سە نیوکلێر فیوژنەوەی کە باسمانگە دروستکردنیەوە خۆرە لە ئەمریکا پێشبەچوونێکیان بەدەستیانە ئەم ساڵ کە توانیان وزەی زیاتر بەرهەم بێن نامەوێت بە تەکنیکی زۆر باسی کەم چکە زۆر ئاڵۆزە وزەی زیاتر بەرهەم بێن لە وزەی بەکارێنەنا بۆ دروستکردنی کارلێکەکە ئەمەش ئومێدی زۆرە دەڵێن کەوایە ئومێدی زیاد کردو بۆ ئەو پرۆژەیە کە ئیش بکات ینی ژیری دەست کرد بێگومان لە ئەمریکاوە ئەویش سەری هەڵدا بەڵام ینی وڵاتانی دیکەش وڵاتە چوومەتە سنگافورەکە دڵبەخوین لەوێ پێشکەوتنی زۆر گەورە هەیە دەبینی لە ڕووی ئینفراستراکچەر ینی میترۆ لە زۆر پێشکەوتون بەڕاستی ئەگەر عقلەکە لە ئەمریکاش بێ
تەکنۆلۆژیاکە زیاتر وەردەگیرێ لە ئاسیا بەڕای من. ئینتەرنێت هەر ئەوها دمینە نامۆ؟ ئینتەرنێت بێگومان ینی بەڕای من لە سەتەلایتێکە وەکە ئیلۆن ماسک چێ کرد بۆ ئۆکرانیا ینی سەتەلایتەکێ دەدا هەموو کەس دەکارن بێ تشتێک تەنێ احتیمالە ئەپلیکیشن بە یانجی ئەپلیکیشن نەبە ئینتەرنێت وەرگرە. کاک دڵ بخوێن شتێکی پرسیارێکی زۆر جوانە چونکە ئێستا کۆمپانیای ستارلینکی ئیلان ماسک ئەم کۆمپانیایە چاوەڕێ دەکرێت لە چەند ساڵێکی کەمە ینی بەڕاستی هەرچی کۆمپانیای بواری تەلەفۆناتەیە کاتە دەرەوەی یاریەکەوە لەبەرەوەی ئەم کۆمپانیا دەیەوێت ڕاستەوخۆ لە ئاسمانەوە وایفای بۆ مۆبایلەکان دابین بکات کە تۆ بتوانانی ئینتەرنێتت هەبێت لە هەموو جیهان بە مانگانەیەکی چەندت لێ وەردەگرێ ئیلان ماسک لە ڕێگەی ستارلینکەوە ئیتر کێ بۆ نمونە لە تەلەفۆنی لۆکاڵیت پێویست نابێت مۆبایلی لۆکاڵی وایلی نێوخۆی بۆیە ئەوە گۆڕانکاری گەورە دەبێت کە بەحساب ئەم ساڵ و ساڵی داهاتوو لە چەند وڵاتێک دەست پێ دەکەن کە لە ئاسمانەوە تۆ وایفای دەبێت ستارلینک. پرۆگرامە نێکست تەکانە ڕوودا و تەکانە تەلەڤیزیۆنێک و پرۆگرامێکە بڤی شێوەی ینی علمی زانستی بەلاف دکە من دتم مەدیای کوردیدا نەدیتنە بڕاستی تەنێ ڕوودا و تشتێکی بیرەنگی پێشکەشت کە دواشینت نامۆژی ئامادە دکە پێشکەشت کە فکرە چاوە چی بوو نامۆ نێکست لە ڕاستیە فکرەکە هینی کاگاکۆ بوو کاگاکۆ بەڕێوەبەری گشتی ڕوودا و لەگەڵی دانیشتم ڕۆژێکیان گوتی پێم باشە بەرنمەیەکی لەم جۆرە بکەین و ینی ئامانجی ڕووداوە بە تایبەتی ینی وەکو ڕوئای کاگاکۆ کە ڕوئایکی زۆر گەورە هەیە بەڕاستی بۆ کەناڵەکە دەمانەوێت گەلی کورد وشیار بێت دەمانوێت تاکی کورد تەنیا سیاست نەزانێت چکە سیاست بێگومان گرنگە داگەداری بکەینەوەە بەڵام دەمانەوێت تاکی کورد لەگەڵ تاکی دنیا زانیاری وەکو ئەوان هەبێت لەسەر ئای بێ لەسەر پێشکەفتنی پزیشکی بێ لەسەر هەر شتێک بێت دەمانەوێت ئاگداری ئەو گۆڕان کاریانە بێت چونکە ئەگەر ئاگدار نەبین جێ دەمێنین. گەلێکی سپاس ماڵەتە ئاوا نامۆ عەبدوڵڵا پێشکەشکاری پرۆگرامە نێکست و دە ڕووداوێدا دێ وەشاندن میوانی مەبووی زۆر سپاس کاکە.